چەندین ساڵە دوو وزارەتی گرنگ و کارا لە هەرێمی کوردستان کەوتونەتە ژێر ڕکێفی هەردوو حیزبی دەسەڵات. ئەمەش ڕێکخراو و چاودێرانی بواری پەروەردەی نیگەران کردووە. لە ڕوانگەیەوە ئینستیتوی پێی بۆ پەروەردە و گەشەپێدان لە هەولێر کۆنفرانسێکی ساز کرد. کۆنفرانسەکە بە ئامادەبوونی چەندین پسپۆڕی بواری پەروەردەی و نوێنەرانی هەردوو وزارەتی پەروەردە و خوێندنی باڵا بەڕێوە برا. سەرۆکی ئینستیتوکەش دەڵێت بۆ ئەوەی گیر و گرفتەکانی هەردوو کایی پەروەردە و خوێندنی باڵا چارەسەر بکرێن دەبێت دەستی حیزب لە هەردوو وزارەتی پەروەردە و خوێندنی باڵا دوور بخرێت. ئامانجمان لەم راپۆرتانە دەرخستنی گرفت و کەم و کوڕیەکانە. ئێمە باسمان لە کاری نایاسایی کردووە کە ئەم دوو وەزارەتە کردویانە. ئێمە باسمان لە پێشێلی یاسا کردووە. ئێمە باسمان لە دەستی خستنی حزب کردووە. ئێمە باسمان لە ڕەوشی خراپی پەروەردە کردووە، چ لە ڕووی پرۆگرامەوە، چ لە ڕووی ژینگەی خوێندنەوە، چ لە ڕووی مامۆستاوە، چ لە ڕووی بارودۆخی خراپی خوێندکارانەوە، چ لە ڕووی هەموو ئەو بوارانەی ترکەوە هەیە بۆ ئەوەی وەکو ڕێکخراوێکی مەدەنی فشار دروست بکەین هیچ نا ئەو بارودۆخە تێپەڕێندرێ ئەو بارودۆخە باشتر بکرێت لەلایەن حکوومەتەوە. لای خۆیەوە وزارەتی خوێندنی باڵا تێڕوانینی جیاوازی هەیە. نوێنەرێکی وزارەت پێی وایە بەشێکی زۆری راپۆرتەکەی ئینستیتوی پێی لەسەر ڕەوشی پەروەردە و خوێندنی باڵا ناواقعیە. ئەوەی کە بینیمان بە خێرایی بەشێکی زۆری ناواقعین وانە کە لێرەدا نووسراوە، تەنها ڕیزکردنی وشەیە و تەنها ڕیزکردنی نووسینە بەڕاستی، ینی بەو شێوەیە نییە کە لە ناو ئەم راپۆرتەیە باسکرێت. ئەمە زۆر دوورە لە ڕاستیەوە بەڕاستی. یان تۆ ئەگەر هەر سەرۆک بەشێک دامەدرێت لە شوێنەکە سەر بە حیزبێک بێ ئەڵێ مە حزب داینەوە ئەخ لە ڕەنگە لە ڕاستیا وانە بێ، یان ئەمیدێک دابنرێ یان سەرۆک زانکۆیەک دابنرێ. یان ئێمە ئەوەی کە بە پێی یاسایە و کاری پێ دەکەین لە 4 ساڵی ڕابردووە ئەوەیە کە هەموو پۆستەکانمان ڕاگەیاندنەوە لە ئاستی ئەمید بەسەرەوە، چونکە لە ئەمید بەخوارەوە سەڵاحیەتی سەرۆک زانکۆ و ڕاگرە. هەموو پۆستەکان ڕاگەیاندراوە بەپی ئەو سیڤیانەی پێشکەش کراوە لە نێو سیڤیەکان بە تەمان دوای چاوپێکەوتن لەلایەن لێژنەی تایبەتەوە یەکێک هەڵبژێردراوە بۆ پۆستەکان. لە بەرامبەردا سەرۆکی ئینستیتوی پێی دەڵێت ئامادەین زانیاری و داتاکانمان سەبارەت بەو کارە نایاسایانە لە نێو هەردوو وزارەت کراون بیخەینە ڕوو. هەموو ئەو داتایانەی ئێمە وتومانە هیچی قسەی خۆمان نییە. ئێمە هەر هەموو داتاکان هی خودی وەزارەتە بەکارمان هێناوە. بۆ نمونە ئێمە کاتێک باس لەوە دەکەین یاستی پێشێلەکە وەزارەتی خوێندنی باڵا کاکە 165 سەرۆکی بەشەکانی بە نایاسایی داناوە. بەڵگەکانمان داناوە. ئێمە ئەگەر وانە دەکرێت وەڵاممان بدەنەوە بڵێن وانە 100 سەرۆکی زانکۆکان یا بە وەکالەتن یا کاتیان بەسەر چووە مەرجەکانیان تێدانە ڕاگرەکان هەندێکیان دانراون. مەسلەی سیڤی تەنها شانۆگەریەکە چیان ویست بێ هەر ئەویان داناوە. ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوەکەوە حزب تەداخل دەکا لە هیندا. بەڕاستی لە دەڤەری سلێمانی و هەڵەبجە یەکێتی نیشتیمانی کوردستان و لە دەڤەری هەولێر و دهۆکیش پارتی دیموکراتی کوردستانە. هاوکات نوێنەرێکی وزارەتی پەروەردە دەڵێت دەستی حزب لە بوارەکانی پەروەردەدا هەیە و هیچ کەس ناتوانێت ئەم ڕاستیە بشارێتەوە. تەنانەت دیاریکردنی بەڕێوەبەری قوتابخانەکانیش بە پێی بڕیاری حزبە. ڕاستە پێشێرکردنی یاسا هەیە کەم و کوڕی ئێستا بەڕێزانە باسی پرۆگرامەکانیان کرد. هەڵی زمانەوانی هەیە، هەڵی زانستی هەیە، بەس بەو شێوە گەورە و زەقە نییە کە بڵێ چۆنەڵێ ئاستەنگێکی گەورە بێ لە پرۆسی پەروەردە و فێرکردن. دەستی حیزب هەیە، ئەوە ناتوانێت بشارێتەوە. کەس ناتوانێت ئەو ڕاستیە بشارێتەوە. دەستی حیزب هەیە لە دانانی بەڕێوەبەر، لە دانانی بەڕێوەبەری گشتی. ئەوە شتێکە ینی واقعەکە لە کوردستان ناشاردێتەوە. ئەم کۆنفرانسە ڕاستیەکی تاڵ دووپات دەکاتەوە. ئەویش دەستێوەردانی هەردوو حزبی دەسەڵاتە لە سەرجەمکایەکانی ژیان لە هەرێمی کوردستان و ئاڕاستەکردنیان بە ئاقار و ئەجێندای حزب. ئەم دەستێوەردانش ئەگەر بۆ کۆی بوارەکان کێشە بێت ئەوە بۆ هەردوو بواری پەروەردە و خوێندنی باڵا دوو جار کێشەیە. هەر ئەمەش وەڵامیە و پرسیارەیە کە بۆچی کەم و کوڕیەکانی پەروەردە و خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ قوڵتر دەبنەوە. لە هەولێرەوە عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام.